ئەمە فڕۆکەیەکی هێڵی ئاسمانی عێراقا کە تاکە هێڵی ئاسمانیە فڕۆکەکانی دێنە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی. ئەگەر چی پێشمان پێش ئەسا پێش ئەوەی حکوومەتی عێراق فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان دابخات ڕۆژانە چەندین فڕۆکە لە چەندین هێڵی ئاسمانی جیاوازەوە بە گەشتیاری زۆرەوە داهاتنە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی. بەڵامەوە نزیکەی 5 مانگە هیچ گەشتیارێک و هیچ گەشتێکی بیانی نهاتوونەتە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانیەوە. سەرۆکوەزیرانی عێراق جارێکی تر کردنەوەی فڕۆکەخانەکانی هەرێمی بۆ 3 مانگی تر درێژ کردەوە. بەڕێوەبەری فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی دەڵێت نە لە ڕووی یاساییەوە نە لە ڕووی تەکنیکی و هیچ گرفتێکمان نییە و تا ئێستاش بەغداد هۆکاری داخستنی فڕۆکەخانەکانی هەرێمی ئاشکرا نەکردووە. ڕاگررتنی ئەم گەشتە نێودەوڵەتانە بێگومان کاریگەری زۆری هەیە. یەکەم کاریگەری ئەوەیە ئەم فڕۆکەخانە نێودەوڵەتین کە دەستگایەکی گرنگی خزمەتگوزاریە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و پەیوەندی نێودەوڵەتەکانی ئەم هەرێمە. دووهەم کاریگەری داراییەکانی کەواتە ئەوەی کە بڵێن فڕۆکەخانەی سلێمانی گوندی کارگۆیە و فڕۆکەخانەکان هەردووچیان سەرچاوەیەکی دارایین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەییدا لە هەولێر بەڕێوەبەری فڕۆکەخانەی هەولێر ڕایگەیاند بڕیارەکەی بەغدا بۆ داخستنی فڕۆکەخانەکان سیاسیە و ئاشکراشی کرد بەغدا نزیکەی 37 میلیۆن دلار قەرزاری فڕۆکەخانەی هەولێرە لە بەرامبەر نیشتنەوەی فڕۆکە لە فڕۆکەخانەکەیان. لەبەر ئەوەی کە زیانێکی یەکجار گەورەمان لەسەر کەوتووە و لەبەری کە فڕۆکەخانە لە هەموو دنیاە ینی بە تێچوویەکی زۆر ئیشی پێکرێت و بەگەڕەخرێ و ئێمەوە ئێستا ئەمڕۆ بۆ بە 5 مانگ کە بە هیچ نوعی هیچ داهاتێکمان نییە لەبەری کە تەنها ئەو تایارانێکێت ئێرە هی خڵوتی ژەوی عێراقیە و ئێمە تاکو ئێستا قەرزەکان گەیشتۆتە حەزەکەم پێتان بڵێم 37 میلیۆن دۆلاری ئەمریکی کە تا ئێستا بەغا بە ئێمەی نەیەوە. لە داخستنی فڕۆکەخانەکان کۆمپانیاکان و نووسنگەکانی هێڵی ئاسمانی زەرمەندی یەکەم بوون. بە شێوەیەک لە ئێستادا لە ناو فڕۆکەخانەی سلێمانی جگە لە هێڵی ئاسمانی عێراقی سەرجەم هێڵەکانی تر نووسنگەکانیان داخراون. بەڕێوەبەر یەکێک لە هێڵە ئاسمانیەکان دەڵێت لە ڕووی داراییەوە زیانێکی زۆر بەر کۆمپانیاکان کەوتووە. هەندێک کۆمپانیا ئەگەر داخستنەکە بەردەوام بێت دوور نییە مایە پوچ بن. دیارە بۆ ماوەی 5 مانگە بە بڕیارێکی سیاسی فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی داخراوە. لەم نێوەندەشدا زەرمەندی سەرەکی هێڵە ئاسمانیەکانن و پاشان کۆمپانیەکانی گەشت و گوزار و پاشانیش گەشتیارەکان چ گەشتیاری کورد هاونیشتیمانی کوردستان چ گەشتیارە بیانیەکان. گەشتیارە بیانەکان بە زۆربەی زۆریان تووشی ئەو کێشەیە بوون کە لە کاتی گەڕانەوەیاندا لە بەغدا ئیقامەی کوردستانیان لێ ئەستن و جاریکە ناتوان بگەڕێنەوە و ڤیزەی وەرگرتنی ڤیزەی عێراقیش زۆر قورس ببووە. ئەمە کێشێک لە ڕووی مادیشەوە کێشێکی زۆر بەر کۆمپانیا و نووسنگە گەشت و گوزارەکانی کوردستان کەوتووە کە ڕێژەی فرۆشتنی بلیت کەمی کردووە بە بڕێکی زۆر کۆمپانیا کارمەندی ناردۆتە ماڵۆک بڕی کارمەندی کەم کردوتەوە یعنی دەتوانین بڵێن دەستی کاریش زیانی بەردەستی کاریش گەیاندۆ کەمی کردووە. پێش ڕیفراندۆم و بڕیاری داخستنی فڕۆکەخانەکانی هەرێم لەلایەن بەغدادەوە ڕۆژانە زیاتر لە 15 گەشتی نێودەوڵەتی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی هەبوون. بەڵام ئێستا هەمویان ڕاگیران و فڕۆکەخانە چۆڵە و ئەو دەرگا ئابووری و سیاسی و دیبلۆماسی و کولتوری و ڕۆشنبیرانەی کە لە ماوەی 13 ساڵی ڕابردوودا بۆی فڕۆکەخانەکانەوە بەڕووی هەرێم داکرانەوە بۆی بڕیارە سیاسەکەی حکوومەتی عێراقەوە داخران. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی.